ئەم جارەشیان گروپی مۆسیقای دەربەندیخان بڕیارەکە بەشداری فستیڤاڵی جیهانی تونس بکەن پەیوەند توش بزانم بەتەما بووی بەشداری نێو ئەم فستیڤاڵە بکەیت. بەسیتر بۆی هەندێک کاری دیکە و کاری تایبەتیەوە نەمتوانی بەژام بەڵام دڵنیام ئەم کوردانەی خۆمان کە لەوێ بەژابوون ئەتوانن جوانترینەکان پێشکەشکەن. جا لە هەمووشی جوانتر ئەوە بوو لەوەی کە ئەوان ئەیانویست هەموو ئەم بابەتانی کە لەوێ پێشکەشی ئەکەن لە ڕێی کورسات و لە ڕێی کورسات مەگەزینەوانە بچێتە بەردی دیبینەران. لەما ڕابردووە بانگەشتنامەیەکی فەرمیمان لەلایەن وەزارەتی کاروباری ڕۆشنبیری تونسەوە پێکەش کە ئاراستەی بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری و هونەری دەربەنیخان و وەزارەتی ڕۆشنبیری و لاوان و بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری سلێمانی دواتریش فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە کراوە بڵێنکرابوو بۆ ئەوەی تیپی مۆسیقای دەربەنیخان بەشداری بکات لە فستیڤاڵێکی مۆسیقای جیهانی لە وڵاتی تونس لە شاری تەبەقە. بە خۆشحاڵیەوە ئامادەکاریمان کرد بۆ ئەو بابەتە. تیپی مۆسیقای دەربەنیخان تیپێکی بریتین لە کۆمەڵێ ژەنیاری بتوانە هونەرمەندی مۆسیقی بتوانە و گۆرانی بێژی بتوانە کە هیوادارم بتوانن نمایندەی گۆرانی مۆسیقای کوردی بکەن، بتوانن میلۆدی ڕەسەن و گۆرانی ڕەسەنی کوردی پێشکەشی هەم ئەو بەشداربوانەی کە بەشداری فستیڤاڵەکەن هەم خەڵکی وڵاتی تونس بکەن. بە دڵنیام لەوەی کە من پێم وابێ هونەر و مۆسیقای کوردی زۆر گەورەیە و هیوادارم ئەمانیش بتوانن لە ئاستی ئەو گەورەیە یابن. پێویستە ئەوەش بڵێم بەڕاستی زۆر سوپاسی مەکتەبی سکرتاریەتی سەرۆک مام جەلال بەڕێز قوبات تاڵەبانی یەکەین و زۆر سوپاسی خاتوو سروە محەممەد ڕەشید ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی یەکێتی و کاک لوقمان دیوانی بەرپرسی کۆمیتەی دەربەنیخان یەکێتی نیشتیمانی کوردستان و ستافی کۆمیتاگەی و هەموو بەڕێزانی کە هاوکار بوون بۆی بتوانین ئێمە ئەم سەفەرە بۆ وڵاتی تونس بکەین و ئەو گروپە مۆسیقە بتوان بەشدار بن لە فستیڤاڵی مۆسیقای جیهانی لە وڵاتی تونس کە ئەمەش بۆ خۆی گرنگی خۆی هەیە نیشاندان و نمایشکردنی کللتور و هونەر بۆ هەموو میلەتێک گرنگە. میلەتی زیندوو پێویستی بە هونەر و کللتوری زیندووە و شوناسی هەموو نەتەوەیەکە هونەر و کللتور. بۆیە لە ڕاستیە خۆی هەر ئامانج لە بەشداریکردن لەم فستیڤاڵە بۆ ئەوەیە کە هونەری جوانی کوردی مۆسیقای جوانی کوردی بتوانین ئاوێزانی کەین لەگەڵ ئەو کەشەی کە مۆسیقای جۆرا و جۆری وڵاتان و نەتەوەکە جیاوازەکانی تایە. زۆر سپاس بۆ هەموو لایەک. زۆر سپاس بۆ مامۆستا محەممەد بۆ مامۆستا حسێن محەممەد ساڵح کە بەڕێوبەری ڕۆشنبیری و هونەری دەربەندیخان کە لە دوانێکی تایبەتی بۆ کورسات مەگەزین ناردەبوو دەربارەی بەشداریکردنی لە نێو فستیڤاڵی تونس و بڕیارە بەیانی بڕۆن بۆ فستیڤاڵەکە بە هیوای سەرکەوتنی زۆر زیاتر و بڕیاریشە لەوێ فۆتۆی نێو فستیڤاڵەکە بۆ کورسات مەگەزین بنێرن. ئەمە شوێ سەلامەتیان بۆ خوازن و هیوادارنەوەی کە بتوانن جوانترینەکان پێشکەش بکەن بە ناوی کوردەوە.